دادگەری بە شێوەیەکی گشتی ڕۆڵێکی گەورەی لە بنیادی کۆمەڵایەتی و ئاینی و یاسا و تا دەگاتە مەسەلەی دەوڵەتی مەدەنی هەیە. ئەو کاتە دەتوانرێت دەوڵەتێکی دێموکراتی مەدەنی تەکنۆکرات دامەزرێت کە پایەکانی چەمچی ئەخلاق و عەدالەت بە بنکەی سەرەکی لە دروستبوونی دادابنرێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە خاوەن هەڵگری دروشمی دادگەریە هەمیشە لە بەرنامەی کاری خۆی هەوڵی جێبەجێکردنی داوە و خەبات و تێکۆشانی بۆ ئەوە بووە هاوڵاتیان لە ژێردەسەڵاتێکی دادگەر بن و لە پێناوی چەسپاندنی دادگەریش قوربانی و باجی زۆری داوە. بەنسبەت تێڕانینی کۆمەڵی ئیسلامیش ئەگە تەماشای بەرنامە و پرۆگرای منهەجی کۆمەڵی ئیسلامی بکەین هەر دوشمەکانی بانگەشی هەڵبژاردننی چێک لە بنەماکانی ئەو بوو کە کۆمەڵی ئیسلامی کار ئەکات بۆ چەسپاندنی دادگەری کۆمەڵایەتی لە نێوان تاکانی کۆمەلگا بەبێ تێڕوانین لە بۆ ئایدۆلۆژیا لە بۆ بۆچوونی حیزبەکان ئێمە پێمان وایە هەرچی خێروبەری ئەو وڵاتە هەیە کە لە ئاسمانە و کە لە ژێر زەویە هەموو ئەو خەڵکانێکە لە هەرێمی کوردستانە ئەژین هەموو حەقیان هەیە کە لەو خێروبێری ئەو وڵاتە لە سەرزەوی لە ژێرزەوی بە شێوەیەکی هاوبەش تێیدا هاوبەش بن مشتەڕک بن حەقی خۆیانە لە خێروبەرەکەی بێبەش نەکرن. ئەمە تێڕانی کۆمەڵی ئیسلامیە لە بۆ پرسی چەسپاندنی دادگەری کۆمەڵاتی کە پێشمان وایە هەر ئەوەیە کە ئەتوانێت زامنی تەبایی و برایەتی و بەرەپێسوونی هەرێمی کوردستان بەخۆ ئەبینێت. کە دادگەری کۆمەڵایەتی لە کۆمەلگا نەچەسپێنرا ئەوە پێچەوانەکەی دێتەکایەوە و لە هەرێمی کوردستانیش نادادگەری کۆمەڵایەتی بووەتە هۆی دروستبوونی دەیان کێشە و گرفت و پێشێلکردنی مافی تاکەکان. توێژەرانیش حکوومەت بە بەرپرس و کەمتەرخەم لە چەسپاندنی دادگەری دادەنێن. بەداخەوە ئێستاکەش من بەرپرسی سەرەکی لەو نادادگەریە لە کۆمەڵایەتیە لە کوردستاندا بۆ ئەگەڕێمە بۆ دەسەڵات کە هەوڵێکی جددیان نەداوە لە سەرزەم دام و دەستگاکە فەرمی و ناحکمیەکاندا پێویستە دادگەری کۆمەڵایەتی بچەسپێنێت. جیاوازیەک نەکرێت لە نێوان ئەوە لە چینێکی کۆمەڵایەتی ئەوە لە چ هۆزێکە و لە چ عشیرەتێکە و ئەوە لە چ پلە پۆستێکی کۆمەڵایەتیدایە بەڵکو مرۆڤ لەسەر هەمووی ئەساسی یەک خاڵێک کۆ بکرێتەوە ئەیش بریتە لە خاڵی مرۆڤ بوون. بەداخەوە لە کوردستاندا ئەو دانادادگەری کۆمەڵایەتیە زۆر ڕەگی داوەتەوە لە پەیڕوو پرۆگرامەکانی حیزبەکان بەداخەوە لە دەسەڵاتدا لە گرتنە پلۆپۆستە کەسی شیاو لە شوێنی شیاودا نادرێ. ئاینی پیرۆزی ئیسلام دادی کردووە بە بنەما و دیمەنی هەرە بەرزی خۆی و خوددا لە 24 شوێن وشەی عەدلی باز کردووە و مرۆڤ بۆ دادگەری هاندەدات. بەڵام دوورکەوتنەوەی مرۆڤەکان لە پەیامی خودایی و سەپاندنی حکمی غەیرە ئیسلام بەسەر کۆمەلگا نادادگەری کۆمەڵایەتی بەرهەمهێناوە. بەو هۆیشەوە هاوڵاتیان ڕۆژانە گوێبیستی دەیان ڕوودا و کێشەی کۆمەڵایەتی و سیاسی دەبنەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام.